سڵاتان لەبێت بەیانیتان باش بۆ هیوایی کە بەیانێکی پڕ لە جوانی و پڕ لە وزە و پڕ لە شادیدان بێت. ئەم بەیانیان لەگەڵ بەیانی 24 بن لە ناوڕۆکی پرۆگرام دەزانێت کە وەکو هەموو ڕۆژێک ئێمە کۆمەڵێ بابەتان بۆ ئامادە ئەکەین کە سوودی بۆ ئێوەی بینەر و بیسەری ئێمە هەبێت. جا بابزانین ئەو بابەتانی کە ئەم بەیانیە ئامادەمان کردوون لە چی پێکاتون لە چەند کورتەیەکی بابەتەکان دەست پێ. لەگەڵ دەستپێکی هاوین ڕووداوەکانی خنکانی هاوڵاتیان و گەشتیاران لە ڕووبار و زیێکان زیاد دەبێت. تیمەکانی بەرگری شارستانی هەندێک جار بۆ ڕزگارکردن و دۆزینەوەی تەرمەکان لە ڕووبارەکان گیانی خوانەخەنە مەترسیەوە. ئەم بەیانیە باسی چۆنەتی مەلەکردن لە ڕووبارەکان. چیرۆکی ڕزگاربوویەکی دەستی داعش دەکرێتە فیلمێکی سینەمایی و نووسەری چیرۆکی فیلمەکەش کچێکی ئیزیدی کەمپی شاریایە. ئەم بەیانیە باسی دۆخی سینەما و پێشخستنیشی دەکەن. هەر لە بەیانی 24 بە پزیشکێکی تەمەن 84 ساڵی ئەمریکی ئاشناتانەکەین کە لە دوای خانەنشینبوونی ماوەی 15 ساڵ هاتووتە سلێمانی خۆبەخشانە کەیسە هەستیار و سەختەکانی گورچیلە و شێرپەنجە یەکلاکات. جام بەیانیە پێشەوەی کە لەگەڵ میوانی تایبەت سەبارەت بە مەترسیەکانی مەلەکردن لە زێو ڕووبارەکان قسە بکەین بابەتێکمان پێشەوە ئامادە کردووە هەر پەیوەستە بەمەوە کە تیمی مەلەوانی بەرگری شارستانی سۆران ئەرکی ڕزگارکردنی هاوڵاتیان و گەشتیارەکان لە ڕووبار و هەروەها زێکان بۆی کە دەریان بێرن و تەرمی خنکاوەکان بێنە دەرەوە گیانی خوانەخەنە مەترسی و تیمەکان لەگەڵیانە بن. ئەوان لە پێناو ڕزگارکردنی گیانی هاوڵاتیان زۆر جار تووشی مەترسی گەورە ئابنەوە. ئەیاد جەلال کارمەندێکی تیمی مەلەوانیە وەکو خۆشی باسی ئەکات لە دو ساڵ 2010 و چەندین با بڵێن هاوڵاتی ڕزگار کردووە کە دەڵێت لە ساڵی 2015 لە کاتی ڕزگارکردنی ئافرەتێک و منداڵێک لە ڕووباری گەلی عەلیبەگ حەوز و قاچی شکا بەڵام تاوەکو ئێستا لە ئەرکەکانی بەردەوە. تیمی مەلەوانی و ڕزگارکردنی بەرگری شارستانی سۆرانن. ڕووبارەکان بوونەتە بەشێک لە ژیانی ڕۆژانەیان و لە پاڵ ئامۆژگاری گەشتیاران لە مەترسیەکانی ناوچە قەدەغەکراوەکانی مەلەکردن سەدان مرۆڤیان لە مردن ڕزگار کردووە. ئەم تیمە پشودرێژ و فریادڕەسا وەک مرۆڤانی دیکە زۆر جار تووشی ئاستەنجی زۆر دەبنەوە و هەندێک جار قوربانیش دەدەن. ئایاد جەلال کارمەندێکی تیمی مەلەوانیە و لە ساڵی 2008ەوە چەندین هاوڵاتی ڕزگار کردووە. لە ساڵی 2015 لە کاتی هەوڵی ڕزگارکردنی خێزانێک لە خنکان تووشی شکانی حەوز و قاچی بۆتەوە و تا ئێستاژ لە ئەرکەکەی بەردەوامە. سیارێک لە گەری عەلیبەگ خەوتە بن سرەکەی مندارەکەم دەرە ژنەکەما بوو لۆ ژنەکەی چوم خوشیم لە تاقی ئەو چۆکەم لە تاقیدا حەوزم شکا ئەمەلیاتەکەم کردیەوە ئێستاش پێویستیم بە ئەمەلیاتێکی دیەوە بەسیرکانێتم نییە. بە درێژی دەیان کیلۆمەتری ڕووبار ڕزگارکردنی هاوڵاتی و گەشتیاران بۆتە ئەرکی سەرەکی و سەختی بەرگری شارستانی سۆران و بنکەکانی. کارمەندمان هەبووە خۆی کە چوویتە خوارەوە و بتوانی کە ئەو تەرمانە بینیتە دەرێت تووشی ڕووداوی هەڵدێران بووە و بە قوڵای 6 مەتر کەوتنی ڕووبار و پاشان دەبینی کە حەوزی لای ڕاستی شکایە یاخود نەشتەرگەری لە بۆ کرایە ئیتر واجبە واجبیمە بەرگری شارستانی کێمە و جلو بەرگەمان لەبەرە دەبی هەدەفمان خزمەتکردنی هاوڵاتیان و هەدەفمان خزمەتکردنی گەشتیارانی بەڕێزە. ئاماری بەرگری شارستانی سۆران دەری دەخات لە ساڵی 2015 تا ئێستا 74 هاوڵاتی لە ڕووبارەکانی ناوچەکە خنکاون و 39 کەسیش لەلایەن تیمەکانی مەلەوانی بەڕێوەبەرایەتەکەیان لە خنکان ڕزگار کراون. لە دەستپێکی ئەم ساڵیش تا ئێستا 7 هاوڵاتی و گەشتیار خنکاون. تەیفور محەممەد کوردستان 24 دەڤەری سۆران. بەهۆی ئەوەی کە ئەم حاڵەتە زۆر دووبارە ئەبێتەوە ئەومە ڕۆژانە دەبیستین و لە هەواڵەکان ئاگاداری ئەوە بین کەسێک گەشتیارێک با بڵێن هاوڵاتیەک لە ئاوی فڵان شوێن لە زەی فڵان شوێن خنکاوە و بە دوای تەرمەکەیان دەگەڕێن
ئەمە ئەبێتە هۆکاری مەترسی کە خەڵک ئیتر مەترسیان بۆ دروست ببێت لە تەنیش ڕووبار و شوێنەکانە یاخود لە تەنیش زێکانە یاخود بۆ ناو زێکان نەچن بۆ ناو ڕووبارەکان نەچن و مەلە نەکەن بێگومان مەلەکردن شێوازی تایبەتی خۆی هەیە ڕەنگە کەسێک مەلەوانێکی تەواو بێت لە بتوانێت لە مەلەوانگەکانە مەلە بکات بەڵام لە ئاوی زێ و ڕووبارەکانە بخینکێت ئەمانەی هۆکارەکان بزانین بۆچی کەسەکە توانێت لە شوێنێکی تر مەلەکات بەڵام لەوێ مەترسی بۆ سەرگیانی دروست دەبێت جا بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە ئەمانوێت لە کەسێکی پسپۆر لەو بوارە قسە بکەین کە مامۆستا جەلال تاڵبە مامۆستا لە پەیمانگای وەرزشی لە ستۆدیۆیان بەیانی میوانی ئەمێ بەخێراتی مامۆستا زۆر سپاس سەلام لەش ساغ بیت و تەندروست و بەیانێکی باشیشت هەبێت زۆر سپاس دەکەم مامۆستا با هەر ئەوەی کە لە سەرەتاوە دەستم پێ کرد بۆ دەست پێ بکەین کە مەترسیەکانی مەلەکردن لە زێ و ڕووبارەکان وەک لەوەی کە تۆ مەلە بکەی لە ناو مەلەوانگەیەک مەترسیەکانی چییە؟ هەردووکی هەر ئاوە بەڵام بۆ لێرە خەڵکەکە گیانیەکێتە مەترسێ و ئەخینکێت بەڵام لەوێنە بەڵێ خۆی ئەگەر بەگشتی بە شێوازێکی گشتی باسی مەلە بکەین و هۆکارەکانی بزانین ئەوە پێویستمان بە کاتێکی زۆر هەیە و بە شیکردنەوە و شۆڕۆڤەکردنی زۆری ژەیە و جیاوازێکی زۆریش هەیە لە نێوان مەلەکردن لە ڕووبار و لە دەریاچە و لە بەنداوەکان و مەلەکردن لە مەلەوانگەکان بۆیە ئەگەر ئێمە بمانەوێت چارەسەری ئەو هۆکارانە بکەین کە زیاتر خەڵکی دەبنە هۆکاریەوەی کە دەخنکێن یاخود بە هیلاک دەچن زۆر کات خەڵکانی تر دەچن هاوکاریان دەکەن دەبێت ئێمە ئەو هۆکارانە بنبڕ بکەین کە دەبنە هۆی خنکان باش هۆکارەکان چین؟ هۆکارەکان زۆرن یەک لەوانە نەزانینی مەلەوانیە ترسە و لە خۆبایبوونی زیاد لە پێویستە و هەروەها ئەو شوێنانەی کەمەلەی لێ دەکەن شارەزانین بۆ نمونە چەند خێزانەگەیان چەند هاوڕێ کۆ دەبنەوە و دەچن بۆ گەشتکردن بێ ئەوەی شارەزای ئەو شوێنە ببن کە قوڵی ئاوەکە چەندە یاخود ئەو شوێنە پێشتر چ پرۆژەیەکی لەسەر بووە بزانن هۆکاری ئەوانەی کەوا بەردەستە بۆ مەلەکردن هەر لە خۆیانەوە دەچن مەلە دەکەن و ئەوش دەبێتە گرفتی ئەوەی کە زۆر کات حاڵەتی نەخوازراوی لێ دروست دەبێت چونکە مەلەکردن لە ڕووبار وەکو باسمان کردیان لە دەریاچەکان جیاوازی زۆرە ئەوە نییە کەسێک کە هەر مەلەوانی بزانێت و بڵێ دەچم لە هەموو ئاوێک مەلە دەکەم و پێویستشە بەڕاستی حکوومەت ئەو شوێنانەی کەەوە مەترسیان هەیە سنووردار بکرێن هەر وەکو وڵاتانی ترکەوە تەلبەند دادنێن یاخود ئێستا تیمەکانی شارستانی تابلۆی ڕێنماییان لەو شوێنانە داناوە بەڵام دیسانەوەکو خۆت باست کرد خەڵکێکەیە سەرکێشیە کات ئەوێ خۆی تاقیکاتەوە من ئەتوانم لەو شوێنە مەلە بکەم باشە مامۆستا جەلال بۆچی ئەو کەسێکە ئەتوانێت مەلە بکات لە مەلەوانگەیە لە ناو زێ ڕووبارەکانە ئەخیکێ خۆ هەر مەلەوانە جیاوازەکەی چییە؟ بەڵێ جیاوازەکەی زۆرە چونکە ئەو ڕووبەرەی کە مەلەی تێدا دەکەی لە مەلەوانگە ڕووبەرێکی کەمە زۆر گەورەترین ڕووبەرەکانیان 50 متر درێژیانەوە ئاوەکەش ئاوێکی ڕاوەستاوە ئەو ئاوانەی کەوا ڕاوەستاون شەپۆلی بەهێزیان تێدانیەوە هەروە ئەو تاقەی ئەو مرۆڤە لەوێ سەرفی دەکات پێویستی بەو تاقەی نییە کە زۆر بێت ینی ئەگەر هات و ماوەیەکی زۆریش ممارەسەی نەکرد بێت دەکرێت لە مەلەوانگە مەلە بکات وە بە مەرجێک ئەگەر مەلەوانی بزانێت بەڵام لە ڕووبارەکان ئەو ئاوە بەردەوامی دەڕوات شەپۆلی بەهێزی تێدایەوە ئاوەکە ساردە زۆر کات ئەو ساردی دەبێتەوە کاری ئەوەی تەشەنوزات دروست دەبێت گرژبوونی ماسوولکە یاخود زۆر حاڵەتی ڕاوەستانی دڵ بۆیە هۆکارەکان زۆرن کەوا مرۆڤ نەتوانێت لە ڕووبار بە ئارەزووی خۆی مەلە بکات و هەروە مەلەکردن لە ڕووبار و لە مەلەوانگە جیاوازی زۆرە وەکو جیاوازەکانەوە لە ڕووی تەکنیکەوە یانی زۆر کات ئێمە وەکو ئەکادمی کە باز دەکەین خەڵکانێگەن کە لە خۆیانەوە فێری مەلەکردن بوونە شکلی وە شێوەی ئەکادمیەکەی بە باشی نازانن پەیڕەو بکەن بەڵام لە ڕووبارەکان جیاوازی زیاترە دەبێت ئێمە زیاتر ئەو هۆکارانە بەکاربێنین کە وا دەکات مرۆڤ بتوانێت مەلە بکات لە ڕووبار و لە مەلەوانگەش و ئەو جیاوازیانش بەچی دەردەخرێن دەبێت لە ناوەندەکانی خوێندن لە پرۆسەی پەروەردە شوێنی بابەتی مەلەوانی بکرێتەوە ئێستا بە خۆشحاڵەوە لە پەیمانگا وەرزشەکان بابەتی مەلەوانی وەکو وانەیەکی زۆر سەرەکیە جگەلەش مامۆستا جەلال ئەبینین کە خەڵک خۆی
خولیای ئەوەی هەیە ئەچێتە مەلەوانگەکانەوە و چۆنڵێ بەشداریە کات بەشداری ماگانە بێت یاخود ساڵانە بێ بەڵام ئەمە ئەبێ ئەوە خەڵک ئاگدار بکەینەوە لەوەی کە ئەوەی کە لە مەلاوانگەکان بەشداریە کات و ساڵانە و ماگانە ڕەنگە لەوێ مەلە بکات بۆ ئەوەی کە مەترسی لەسەریان دروستە مەرجنیە بتوانێت لە ناو ئاوێکی مەنگ بابزانین ئاوێکی مەنگ لەگەڵ ئاوێکی خۆڕ ئەگەریتر خەڵکێکەوە حەزەکات لە سەیرانگاکان تۆزە خۆی فێنک کاتەوە کامیان مەترسی دارترن بۆی کەتیان مەلە بەتاکیدە و ئاوەی کە لە مەلەوانگەکانە هیچ ترسێکی لەسەر نییە لەبەر ئەوەی ئاوەکە وەکو باسمان کرد هەم پلەی گەرمی هەم ڕاوەستانی و هەم چاودێریش لەوەیە ئەگەر کەسێک هەر مەلە نەزانێت ببوورە مەبەستم ئەوەیە لە شوێنە سەیرانگەکان هەندێک شوێن هەیە گۆمە ئاوەکە لەبەری ناڕوە بەڵام هەندێک شوێنە ئاوێکی بەخوڕی هەیە هەردووکی مەترسێکی وەکو یەک وایە نەخێر مەترسیان وەکو یەک نییە ئێستا دەریاچەی دوکانمان ئێمە دوو بەشمانەیە بەشێکان ئاوەکەی ڕاوەستاوە بەشێکشان ئاوەکەی دەڕوات ئەوەی کە ئاوی ڕاوەستاوە زۆر ئاساییە ئەگەر مرۆڤ مەلە بزانێت بچێت لە قەراغی ئەو شوێنە مەلە بکات هیچ مەترسی لەسەر دروست نابێت بەڵام سەرکێشی نەکات هەیە سەرکێشی دەکات دەڕوات بۆ مەودایەکی دوور مەلە دەکات و ئەو توانای نییە ئەو توانای جەستەیی نییە چکە ڕاهێنانی بەردەوامی نییە بەڵام ئەو ئاوەی کە دەڕوات زۆر کاس سەرکێشەکان وا دەکەن کەسێک مەسەلەن حەزی لێ بچێت خۆی فێنک بکاتەوە بێ ئەوەی مەلە بزانێت دەچێتە ناو ئاوەکە دوای خەڵکانی تر بە دوایدا دەچن ئەوانش تووشی گرفت دەبن باشە باکەمێک باسی ئەو کەسانە بکەین کە بە دوای کەسێکا کە دەخنکێت یاخود ئیتر خەریکە بە هەلاک ئەچێت ئەچن ئەبینین کەسێک ئەخینکێت فریا کەوتنە سەرەتایەکان چین ڕەنگە منداڵێکە دایکەکە یان باوکەکە لە چۆنڵێت سۆزی دڵی خۆی و خۆشەویستی خۆی ئەگەر مەلەش نەزانێت خۆی بۆ فڕێئاتاوەکە کەسێکی شارەزای ئەچێت بەڵام کەسە ئەوەی کە خەریکە ئەخینکێت هەر زۆر کەسەکەی تر ڕاکێشە لەگەڵ خۆیان ئەو تەکنیکانە چین کە وەکو فریاکەوتنی سەرەتایی ئەتوانین ئەنجام بڵین تەکنیک زۆرە ئێمە لە پەیمانگا و لە ناوەندەکانی خوێندن لە پەیمانگا و کۆلێژەکان ئێستا مامۆستایەکان بە سوپاسەوە قوتابەکانیان فێر دەکەن و باسیش دەکرێت کە چۆنە چوار ڕێگەی زۆر سەرەکیمانەیە بۆ نەجاتدانی و دەرهێنانی هەر کەسێکەوە تووشی ئەو گرفتە دەبێت بەڵام کێشەکە لەوەیە ئەو کەسێکە خۆی شارەزایی نییە یاخود مەلەی باش ناکات لە تاوی ڕوحی ئەو کەسەی کە نزیکێتی مناڵێتی برایەتی خۆی فڕداتە ناو ئەو کەسێک کە دەکەوێتە ژێر ئاویش لەو حاڵەتەدا هەر کەسێکی بەدەستکەوێت هەر شتێکی بەدەستکەوێت دەیەوێت خۆی فڕداتە سەر و شتە بۆی ژێر ئاو نەکەوێت ماسەجلات ببوورە پێش ئەوەی کە بچیتەوە تا چەنێ ئەمە ڕاستە کە ئەڵێن ئەگەر چیت کەسێ ڕزگار بکەی کارێ بکەی کە بێهۆشی کەیاوەتە لە هۆشی خۆی بەریت ئەمە دروستە ئەوە لە دەتوانم بڵم لە حاڵەتی سەتا دوو سێ بۆ دابنێنەوە حاڵەتە بۆ شێوازە نیە چوار ڕێگەمانێ ڕێگەیەکیانەوەی کە پێی دەڵێن ڕاکێشان ئەو کەسانی کە دەچێن دەبێت پێش هەموو شتێک خۆیان مەلەیەکی باش بزانن و ڕاهێنرابن یاخود تاقی کرابنێتەوە یاخود خولیان بینی بێت هەموو ئەو شێوازانەی چوار ڕێگەمانەی بۆ مەلەکردن هەر چوار ڕێگەی مەلەکە بزانن بە باشی و چاونەترس بن و شارەزای شوێنەکە بن وە کاتێک دەچن بۆ ئەو کەسەی دەریبێنن مەرجە لە دواوە بچن و مەرجە سەریان لە دەری ئاوەکە بێ ینی خۆیان سەریان نەخەن بۆ ئەوی بزانن ئەو کەسەی کە ژێر ئاو دەکەوێت لەکوێ خاستن کە لە دەریاچەیەک لە ڕووبارێک بێت کەسێک نوخم دەبێت تۆ تا دەگەیتە ئەو شوێنە ئەو دەڕوات ئاوەکە دەیبات زەرورە و ئینسانە سەری لە دەرێ بێ و لە دواوە بۆی بچێت بۆ ئەوی بتوانێت بیگرێت لە حاڵەتی یەکەمیان کە پێی دەڵێن ڕاکێشان بەهۆی دەست و قاچەکان یاخود ئەوە تەکنیکی تایبەتی خۆی هەیە بەڕاستی دەبێت بە شێوەی پراکتیزی زیاتر ئەو شتانە بکرێت و پێشان بدرێت حاڵەتێک ترمانەیە هەڵدانی شتێکە زۆر کات تۆ لە دەرەوەی لە سەیرانگایەکی لە شوێنێکی کەسێک تووشێ و حاڵەتە دەبێت ئەگەر شتێکت لە نزیک بوو فڕێ دەی بۆی زۆر باشترە لەوەی کە خۆت بچی کە نەزانیت دارێکە پەتێکی بۆ فڕێدەدان چووپێکە یاخود ئەگەر هەبوو تیمەکانی فریاگوزاری بەلەمی بچووکە ماتۆڕی ئاویە بەکاری بێنن لە دوای ئەو هۆکارانە کە نەتوانرا و کەسە ڕزگار بکرێت دەبێت بە مەلە ڕزگاری بکەن بەڵام مەرجە ئەو کەسە خۆی مەلەوانێکی باش بێت بۆ ئەوی تووشی گرفت نەبێت ئەگەر مەلەوانێکی باش بێت و ڕێگاکانی مەلەکردنی باش بێت ئاسانە ئەو کەسە هاوکاری بکرێت و چکە بۆ مدەیەکی زۆر نییە ڕای دەچێشێت بە تەکنیکی خۆی و دێنێتە دەرەوە بەڵام گرفتەکە لەوەیە کە کەسێک دەکەوێتە ژێر ئەوانەی کە نازان خۆیان بۆ فڕێدن ئەوانیش وەکو ئەویان لێ دێت یعنی حاڵەتەکان زۆرتر دەبن بۆیە لەو حاڵەتەدا زۆر کات دەبینین زۆر بەداخەوە دوو کەس و سێ کەس و چوار کەسیش گیان لە دەست دەدەن ئەوە هۆکارەکانێتی
باشە کاتە ئەگەر لە یەکێک لە خاڵەکان باسێوت کرد کە پلەی ئاوەکەش مەترسی دروست دەکات کاتێکە بینین زۆر ساردە کەسەکە تەشەنوجە کات ئەزانێ ئاوەکە ساردە بەڵام هەر حەزەکات مەلەی تیا بکات تەکنیکێک چی هەیە پێشەوە خۆی گەرم کاتەوە چی بکات چۆن جستەی خۆی ڕێک بکات پلەی گەرمی لەشی خۆی ڕێکخات لەگەڵ ئاوەکە خۆی تەکنیک زۆرە بەڵام شتێکە ینی ئەو ئاوەی کە ئێمە لە مەلەوانگە مەلەی لێ دەکەین زۆر جیاوازە لەگەڵەیە پلەی گەرمیەکەی لە 28 بۆ 30 پلەیە بەڵام ئاوی ئەوێ زۆر ساردەوەی کە لە دەریاچە و ڕووبارەکان بە تایبەت ئێمە باسی دەریاچەیەکی وەکو دوکانمان کرد زۆر کاتە و ئاوەی کە لە ئەو سەدەی بۆ دروست کرا و ڕاگر کراوە کە دەکرێتەوە لە ژێرەوە ئاوەکە دێ ئەو ئاوانەی کە لە ژێرەوە دێن زۆر ساردن یعنی ناکرێت ئینسان بڵێ جستەی خۆی لەگەڵ ئاوە ساردەدا بە شێوازێک تەکەیف بکات بیگونجێت وەکو چۆن دەست پێەکەین وەرزشەکەین ئەحماەکەکەین گەرمکردن بۆ هەموو شتێک زۆر زەرورە بەڵام دڵنیام لەوەی کە ئەو کەسانی کە دەست ناو ئاوانە هیچ احتیمان بەو شتانە نادەن و ئەگەر هاتو خۆیان گەرم بکەن و چەند ڕاهێنانێکی سەرەتایی هەیە و لە قەراخکەی و بستنە ناو ئاوەکە و سەبر خۆیان لەگەڵ ڕابێنن زۆر باشترە وەک لەوەی کە بە سەرکەشی یەکسەر خۆیان فڕدەنە ناو ئاوەکە و نازانن قوڵەکەی چەندە و ساردەکەی چەندە و ئاراستەی بۆ شوێ و تیژەکەی چەندە و بەڕاستی ئەوە زۆر کات دەبێتە هۆکار باشە ماسە جەلال ئەتوانین بڵین کەسێک ئەتوانێت بە تەواو لە ناو مەلەوانگەکان ڕاهێنانی پێ بکرێت تەنانەت بۆ ناو ئاوی زێ ڕووبارەکانیش مەلە بکات بەڵێ دەکرێت ئێمە خۆمان بە خۆشحاڵەوە ساڵانە خولمانەیە لە پەیمانگاکان وانەمانەیە قوتابیەکانمان فێرخوازەکانمان بەو شێوازە فێر دەکەین کە بە شێوەیەکی زۆر زانستیانە بێت و هەروەها هەموو ئەو ڕێنمایی و هۆکارانەشی بۆ بەکاردێنین کە ئەگەر هات و تووشی ئەو حاڵەتانە بوو چی بکات و بەڵام ئەو کیفاەت نییە بە مەلەوانگەیەک و دوو مەلەوانگە و یاخود بە وانە خوێندنێک و یاخود بەڕاهێنەرێک دەبێت لێرە پرۆژاتی زیاتر بکرێتەوە مەلەوانگەی زیاتر بکرێت خولی زیاتر بکرێتەوە هۆکارەکانی فێرکردن زیاد بکرێن و هەروە خولی ڕاهێنان بکرێتەوە ئەو کەسانی کەوا خەڵکی فێر دەکەن پێویستە پسپۆر بن ئەکادیمی بن نەک هەر لایەنی تیجاری ئێستا بەداخەوە یعنی ناتوانم بڵێم بەڵام بەشێکیان لایەنی تیجاری پەیڕەو دەکەن کە بەس بۆی بەشێک لە پارەوەەر بگرن لەو کەسانە و بە شێوەیەکی سەرەتای فێری مەلەی دەکەن ئەوە دەبێتە هۆکار ئەو کەسەوا دەزانێت کە فێری مەلەیەکی زۆر باش بووە کاتێک دەچێتە سەفرە و سەیرانگاکان دەچێتە ناو ئاو و سیقەی بەخۆیە وا دەزانێت مەلەی باش دەزانێت بەڵام لە هەمان کاتدا هێشتا توانای ئەوەی نییە پێویستە پێشتر ئەوە ڕابهێنرێت و بەردەوام بێت لە مەلەکردن نەک ماوەی هەفتەیەک و کە پێ بڵند تۆ فێر بوویت و شادێکی بدەنە بڵند فەرم و بڕۆ مەلە بکە ئەوش دەبێتە هۆکاری ئەوەی زۆر کات سەرکێشە ڕوو دەدات و سەرکێشیانش بەڕاستی دەرەنجامی خراپی لە دەکرێت ئەو ڕاهێنانانە ئەبێت لە ناو مەلەوانگەکان بێت یاخود ئەو جۆرە ڕاهێنانانە ئەکرێت لە شوێنی هەر ئەو شوێنە بێت کە شوێنێکی با بڵین زێ ڕووبارەیان هەر شوێنێکی ئەگەر لە سەرەتادا دەبێت لە مەلەوانگە فێر بکرێت فێری مەلەکردن بکرێت بە شێوەیەکی باش و ئەو بابەتانی کە باسمان کرد هەمووی بۆ ئەو کەسانە ڕوون بکرێتەوە بە باشی بۆی تووشی ئەو گرفتانە نەبن لە دوای ئەوە ئاساییە و ئینسانە بۆ خۆی ئەگەر ڕاهێنەرشی لەگەڵ نەبێت دەتوانێت مەلە بکات بەڵام بە پێی توانای خۆی ینی زۆر کات مەلەوەک و سیاقەتە لە فکرت ناچێتەوە کە بەڕاست ئەوەش پرسیارێک ئایا کەسێکە مەلەوانێکی باش بێت بۆ ماوەیەکی زۆردا ببڕێت لە بیری ئەچێت نەخێر هەرگیز لە بیری ناچێت هەوە هەموو ئەو حاڵەتانەی کە پێی دەڵێن ڕێگای مەلەکردن دەتوانێت جارێکتر ئەنجامی بداتەوە بەڵام دوو جیاوازی دەبێت یەکەمەن لە ڕووی توانای جستەی ئەو توانایی نامینێت چکە ئینسان بۆ خۆی لە پێگاتەی جسمی ئینسان وایە کە وەرزشت نەکرد کە گرنگی پێنەدات ئەو توانایەت نامینێ ئەو یەک دوو لەوانەیە لە ڕووی تەکنیکەوە جێبەجێکردنی کارامەکە وەکو خۆی نەبێت بەڵام بە هیچ شێوەیەک لە فکرت ناچێتەوە ئەو کات ئەو مرۆڤە دەبێت بەپێی ئەو توانای خۆی چەندە ئەوەندە ئەنجامی بدات ناکرێتەوە توانای ڕۆیشتنت مەلەکردن لە ناو ئاو بۆ ماوەی 100 متر 200 مترەیە بچی سەرکەشی بکەی بڵێ من ئەچێم بۆ 5 کیلۆمەتر دەپەڕێمەوە لەو بەنداوە لەو شوێنە دەچمە ئەو بەر ئەوە زۆر کات دەبێتە هۆکاری ئەوەی کەوا گرفت دروست بێت و ئەو ئینسانە بە هیلاک بچێت سپاس دەکەم بەیانە جەلال تاالب مامۆستا لە پەیمانگای وەرزشی میوانی بەیانی 24 بووی بۆی هیوایی کە هاوڵاتیانمان ئەوەندە هۆشیار بن
مەلەکردنێکی یاخود چێژوەرگرتنێکی بۆ کاتژمێری یان نیو کاتژمێر ئەوە ناهێنێکە گیانی خۆیان و ئەو کەسانیش کە لە دەروبەریان بیخەنە مەترسیەوە چی زۆرە مەلەوانگەمان زۆرە چی زۆرە کاتی ئەوە هەیە کە بچی لە مەلەوانگەکانە کاتێکی خۆش بەسەربەری بۆ هیوای کە هاوڵاتیانمان هەمیشە سەلامەت بن و هۆشیار بن سپاسانەکەین کە لەم بابەتە لەگەڵمان بوو ئەمە بۆ هۆشیارکردنەوەی ئێوە بوو لەم کاتەیە کە خنکانن زۆر سپاسی جەنابیشت زۆر سپاس. باسی زەی بچووکتان بۆکەم کە لەسەر زەی بچوو گروپێکی ژینگە پارێز هەڵمەتێکیان بۆ پاکردنەوەی دەوروبەری ئاوی زێکە دەست پێ کردووە بە تایبەت ئەو بەشێکە ئەکەوێتە سەروی پرۆژەی ئاوی خواردنەوەی دانیشتوانی قەڵاتزێ هەڵمەتەکە لە کاتێکدایە کە ئامەرەکانی سکچوون وەڕشانەوە و توشبوون بە کۆلێرا زیادی کردووە پیسبوونی سەرچاوەکانی ئاوی خواردنەوە شێکەکە لە هۆکارەکانی پەتاکە گروپێکن لە ژینگە پارێزی خۆبەخش لەسەر زەی بچووک بە چەند سەد مەتر لەسەر و پرۆژەی ئاوی خواردنەوەی قەڵاتزێ پیسی و پاشماوەی بەجێ هەڵدراوی هاوڵاتیان کۆ دەکەنەوە پرۆژەکە سەرچاوی ئاوی خواردنەوەی دانیشتوانی قەڵاتزێ لەو شوێنانش کە بۆ مەلەکردنی شیاو نیە و مەترسی خنکانی لێ دەکرێت گروپەکە ئاگاداری بۆ مەلەوانان دادەنێت هاتوین لێرە بە هاوڵاتیانی کە لە ناو شاردا دانیشتن پێیان دەڵێن تکە ئەو ڕووبارە ئەو ئاوە جوانە مڵکی هەمومانە ئەوەی کە دین بۆ ئێرەکانە بۆ چەند ساتێک هەم مێشکمان هەم گەدەمان پڕ دەکەین و بە ئاسوودەی دەڕۆین و بەڵام تکە باوک خۆی بە خاوێنی بەجێ بێڵین لانی کەم سەرمایەکە بۆ هەموو هاوڵاتیانی ئەم سنوورە زەی بچووک یەکێکە لە شوێنانی کە مەترسیە بۆ هاوڵاتیانی دەڤەری پشدەر هۆکاری سەرەکی ئەو کارگە چەولمانەی کە لێرە دروست بوون ئەو شوێنانی کە هەڵیان تەکۆڵن هەڵیان دەقەنن ئەو چەولمە دەبن دواتر هیچ نەڕێنمایی دادنن بۆ ئەو شوێنەکە مەترسیدارە کۆمەڵە گۆمی قوڵی گەورە دروست دەکەن پرسی پاک و خاوێنی ئاو ئاوی خواردنەوە بە تایبەتی ئێستا پرسێکی گرنگە چونکە ئامارەکانی توشبوون بە پەتای کۆلێرا لە هەرێمی کوردستان پوڵە زیاد بوونە کۆلێرا پەتایەکی درمی ترسناکە ئەگەر نەخۆش دوو چارەسەر نەکرێت ڕوبەڕووی مردنی دەکاتەوە ئەوەی پەتاکە خێراتر دەکات پیسبوونی سەرچاوەکانی ئاوی خواردنەوەیە بۆیە ئێستا لیژنەکانی تەندروستی زۆر تەئکید لەسەر پاک و خاوێنی سەرچاوەکانی ئاوی خواردن دەکەنەوە لە سنووی ڕاپەڕین ئامارەکانی سکچوون و ڕشانەوە هەڵکشاون بەڵام نەتوش بوو نەهیچ گومان لێکراوێکی توش بوو بە کۆلێرا تۆمار کراوە پسپۆرانی تەندروستی تەئکید لەسەر ڕێکارە خۆپارێزیەکانی پاک و خاوێنی ئاوی خواردنەوە دەکەنەوە ئەرۆک دەگوترێ ئاو سەرچاوی ژیانە ئەگەر ئاو تەندروست نەبێت ئەوە کۆمەڵە گرفتی تەندروستی دروست دەکات لە ئێستاشدا کە ئەو پەتای کۆلێرا لە سلێمانی و لە هەڵەبجە چەند کەیسێک تۆمار کراون و ڕێژەکەش ڕۆژ بە ڕۆژ لە بەرزبوونەوەدا لەوێ چونکە کاتێک کە مرۆڤێک هەڵگری بەکتریاکە دەبێت کاتێک کە پیسایەکەی تێکەڵی بە ئاو دەبێت یان سەرچاوی ئاوەکان دەبێت لەو کاتەدا ئەو ئاوا دەگوازرێتەوە بۆ ماڵەکان و کاتێک کە مرۆڤ بەکاری دێنێ زۆر باسانی تووشی نەخۆشیەکە دێت ئەگەرچی بڵاوبوونەوەی کۆلێرا خێرایە و فەرامۆشکردنی مەترسی مردن دروست دەکات بەڵام خۆپاراستن لێی ئاسانە تەنها لە ڕێگەی پاک و خاوێنی و دڵنیابوونەوە لە پاک و خاوێنی خواردن و خواردنەوە دەتوانین خۆمانی لێ بپارێزین هەرسەمی کوردستان 24 ڕانیە زۆر پیشە هەن کە لە کوردستانە ئێستا ئەیان بینین پیشەیەکن کە خەڵکی کورد خۆی ئەنجامیدا بەڵام لەگەڵەوەشا لە هەرێمی کوردستان کۆمەڵە پیشەی دیکە هەن کاتوانی بڵێن هاوڵاتیانی وڵاتانی دیکەن کە هاتوون لێرە بەردەوامی بۆ پیشەی ئەدەن بۆ نمونە لە هەرێمی کوردستان زیاتر لە 12,000 هاوڵاتی هندی هەن کە لە بوارە جیاوازەکان کارەکەن هەرێمی کوردستان ناوچێکی ئارامە بۆ ئەوان و باڵێزی هندستانیش لە عێراق ئەڵێت کە دەیانەوێت هانی کۆمپانیا و بازرگانانی هندستان بدەن کە لە هەرێمی کوردستان کار بکەن و قەبارەی بازرگانی نێوان هندستان و هەرێمی کوردستان بەرز بکەنەوە جا ئێمە زانین کە خەڵکی هندستان زۆر بەهارات بەکارهێنن ڕەنگە ئەوان بتوانن لێرە ئەو پیشەیەش بکەن و پێکەوە لەم بابەتەوە دەبینین محەممەد درێژە پێدەری پیشەکەی باپیرێتی کە بۆ ماوەی زیاتر لە نیو سەدا لەو دوکانە بەهاراتی فرۆشتووە ئەو دەڵێت بەهاراتی ئیندی زۆر تیژە بەڵام کاریگەریکی زۆریان لە ڕووی تام و بۆن و چێژبەخشین بە خواردن هەیە ڕێژەیەکی زۆریان لە هندستانەوە هاوردە دەکرێت کە بە بەرهەمێنانی بارات ناسراون بەخۆی بارە لە هندستانەوە دێ هندستان و پاکستان بە زیاتری کە بارەتەکانی بە قوت بی هندیە
بەهارەتەکان زۆری لە هیندستان دێ کە لە هیندستان مباشر دەکرێن دێتە هەولێر یان لە دوو بێڕا دەکرێن دێتە هەولێر بارەتەکان هندی زیاتر تیژە بەخۆی هەموو هندیە بابەتەکان هەموو هندیە بەس هەیە تەشکیلی تێکەراوەکەی هیندستانە لە هەرێمی کوردستان زیاتر لە 12,000 کرێکار و کەسانی پسپۆڕی هیندی لە بوارە جیاوازەکاندا کار دەکەن و باڵێزی هیندستانیش لە عێراق دەڵێت دەیانەوێت هانی بازرگانانی هیندی بدەن بۆ ئەوەی وەبەرهێنان و بازرگانی لە هەرێم ئەنجام بدەن. کوردستان هاوبەشێکی زۆر گرنگی هیندستانە لە بواری بازرگانیدا. ئێمە پەیوەندی زۆر بەهێزمان هەیە لەگەڵ هەرێمی کوردستان بەتایبەت لە بواری سیاسی و کولتوریدا کار لەسەر ئەوە دەکەین ئاڵوگۆڕی بازرگان نێوانمان بەرەو پێشەوە ببین. ئێستا کرێکاران و کەسانی پسپۆڕی هیندستان لە کاتە جیاوازەکان کار دەکەن و کاریگەریی باشیان هەیە لە بەرەو پێشبردننی ئابووری هەرێمی کوردستان. کارگەی دروستکردنی دەرمانمان هەیە لە هەولێر هانی کۆمپانیەکان و خاوەنکارەکانی کوردستان دەدەین بستنە هیندستان و لە هەمان کاتژدا ئێمە هانی کۆمپانیەکان هیندستان دەدەین بین لە هەرێمی کوردستان و بەرهێنان بکەن. جگە لە بەهارات هیندستان لە بواری خواردەمەنی و برنج و دەرمان و تەندروستی و ئاڵتون هاوردەی هەرێمی کوردستانی دەکەن. یەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستانیش دەڵێت کە هەمانجیان لەگەڵ کۆمپانیا هیندیەکان و بازرگانان کردووە کە کار بکەن لەگەڵ هەرێمی کوردستان و پێشبینیش دەکەن قەبارەی بازرگانی بەرز بکەنەوە. وڵاتی هیندستان وڵاتێکی گرنگە وڵاتێکی پیشەسازیە زۆر گرنگە هەرێمی کوردستان ئەو پەیوەندی بازرگانی کە هەیەی بەردەوام بێ و زیاتریکە چونکە ئێمە ئەندامانمان زۆربەی خۆراک لەوەوە هاورداکرێ من تەوەقوعەکەم زیاتر لە ملیارێک دۆلار ساڵانە بتواندرێت کاریان لەگەڵا بکرێ و بەرەو پێشەوە هەڕوە. وڵاتی هیندستان لە دوای چین دەستی کار و بەرەمێنانی بەڕێژێکی بەرچاو بەرز کردوەوە و ڕکابەری دەکات لە بازاردا ئەوەش بەهۆیەوەی ڕێژەی دانیشتوانەکەی زیاتر لە ملیارێک کەسە دەستی کارتیدا هەرزانە. حکوومەت هێرەمی کوردستان دەرفەتی وەبەرهێنانی بۆ بازرگانانی بیانی ڕەخساندووە و ئەم ڕۆژ لە هەولێر کۆڕبەندی ئابووری بەڕێوە چوو تێیدا بازرگانان و وەبەرهێنەرانی هیندستان بەشداریان تێدا کردو بە بایەخەوە باسییان لە ئارامی و ساختکردنەوەی کاڵەکانیان دەکەن لە هەرێمی کوردستان. ئازەر فاروق، کوردستان 24 هەولێر. لە باشوورەوە بۆ بابەتێک لە باکوور لە دیاربەکری باکووری کوردستان ڕێوڕسمێک بۆ ناساندن و واژۆکردنی کتێبی چەنگەک ئاخ کە بۆ نووسەر و دەرهێنەری کورد کەرمۆ ساز کراوە و کەرمۆ ڕایگەاندووە کە کتێبەکەی بەرهەمی شەو نەخوونی 10 ساڵێتی و باسی گرنگی پەیوەندی مرۆڤ بە خاکەوە دەکات. بە هەفکاریە دەستەیە چاند و زمانی کوردیە بارۆ دیاربەکرێ گۆتەبێژ و ڕۆژە ئیمزەیە یا چەنگەک ئاخێک و پرتوکە نویا کەرەم تەکۆڵ و کەرەم وەیە 28 هەزیرانێدا هات دەرخستن دو گۆتەبێژێدا کەرەم و ڕاگەهاند و پرتوکە چەنگەک ئاخدا ئەنجامە لێکۆلین و خەباتên تەقریبەن 10 ساڵاندا نویسیە و بالێک کشاندە سەر گرنگیە پەیوەندیە مرۆڤ civak û neteweyên ava axêra. Derdê me herî mezin ew axek ku ji hezar salan û vir de bi hezaran keçî xortê Kurda, ciwanê Kurda, êş û azar li wê derê kişandine ku li ser wê axê niha dikarim bêjim bin wê axê dane. Çengek ax tiştekî bûye rengiye û naveroka wê jî piştî 100 salan apê minî ku wenda biye ez diçim li ser gora wî ji Rojavayê welat çengek axtînim li farqînê bi ser gora kalê xwe de dirêjim û jê re dibêjim min çengek axa li ser gora birayê te anî ser axa te derêt. Di gotebêjê de weşanger û nivîskarê Kurd Azad Zal jî ragihand ku pirtûka kerem û her çixas behsa çîrokekî bike jî wek romaneka Kurdî li çanda Kurdî zêde bûye. Yani heta êvarê bira kerem û bêjeviya bapîra min e geva ku viya însan bixwînin. Endamê desteya zimanê Kurdî yê baroya Diyarbekirê û hukûknas Eyüp Aydenîsî dazanî ku ew wek baroya Diyarbekirê hewla kul zimanê civaka xwe jî xwedî derbikevin didin û bi kêfxweşî mazûvaniya xebatên wiha dikin. Ehmedê Xanê dema ku nûbihara biçûka dinivîse divê vêk êxiz Ehmedê Xanê navê newbihara biçûka lêdanî ne ji bo sahib rewacan belkî ji bo biçûkê kurmancan. Mebesta Ehmedê Xanê mebesta me ye. Tek mebestekî me heye ku em nehêlin zimanê me dikev nav linga, em nehêlin ev zimanê şîrîn, ev zimanê kûr, dûr û ev zimanê birûmet em li ser niga bihêlin, em nifşê me ku ji paş setên em zimanê xwe bigînin wan. Bi ser ev du de digirîn bûyera wê Piştî gotebêjê û pirs û bersîvan pirtûka kerem û ya çengek ax
ji bo xwîneran hat îmzekirin Sıddık Eren, Kürdistan 24, Diyarbakır. Eğer kulê biqewme kalke min Ahmed Axa alîkariya wan kiriye. Derdekî min vî rengî jê hişmendiyekî netewî tune. لە سلێمانی وەبەرهێنەران دامەنی شاخی گۆژە ئەکەن بە یەکەی نیشتەجێبوون. ئەمە شوای کردووە کە کەمپینی شار مەشێوێنن ڕابگەنرێت بۆ ئەوەی کە چیتر گۆژە لە شوێنێکی سروشتیەوە نەکرێتە شوێنێکی نیشتەجێبوون و داوا دەکەن لە بری یەکەی نیشتەجێبوون و پرۆژەی گەشتیاری لەوێ دروست بکرێت بۆ ئەوەی کە سلێمانی سیماکەی نەشێوێنرێت و سیما سروشتەکەی خۆی ببێت. گۆیژە لە بەری سەوزکردنی کۆنکریت دەکرێت. کەمپینی شار مەشێوێنن زیند و بووەتەوە و داوا دەکەن ئەو زەویانەی بناری گۆیژە لە جاتی بینای بازرگانی و وێ لای هەندێک خەڵک بکرێتە پرۆژەیەکی گەشتیاری و بۆ هەمیشە بە سەوزی بمێنێتەوە. ئەوەی کە ئێستا دەستکراوە بە داگیرکردنی ئەو زەویانە پێویستە ڕابژیرە لەلایەن پەرلەمانەوە ئەنجومەنی پارێزگای ئەم شارەوە لەلایەن شارەوانی ئەم شارەوە یعنی ناکرێت ئەمە هەرچی هەڵەسێت لەلایەن وەبەرهێنانەوە زەویشیان بۆ دەستنیشانەکرێت و ئەکرێ بە شوقەڵ. پرۆژە نیشتەجێبوونەکان زۆرن کە لە باوەشی گۆیژەن بەڵام لەبەر ئەوی شوێنەکەی نایابە چینی مامناوەند و هەژاری ئەم شارە ناتوانن هیچ سوودێک لەم پرۆژەی نیشتەجێبوونانە وەربگرن بەهۆی گرانی نرخەکانیان. چەندین جەر کتابامان ئاراستەی وەزارەت کردووە داوامان لێ کردوون و تومانە ئەم پرۆژانەی کە دروست دەکرێت باسی شارەکانی کە ناکەین باسی سلێمانیەکەین بەڕاستی نەیتوانیوە کێشێکری نشینان خۆ ئەم قسەی من نییە فەرمون وەرن ئیحسایەکان متابعی بکەن لێ بدەنەوە بەدواداچوونی بۆ بکەن. شارەوانی کە لایەنی پەیوەندیدارە بەم پرسە قسەی لەسەر ناکەن کە بۆ ڕێگە دەدرێت تەنها پرۆژەی نیشتەجێبوون لەو شوێنە گرنگ و سروشتەی سلێمانی دروست بکرێت. شارەوانیش بە بڕیاری وەزارەت کە شوێنە گرانبەهاکان بفرۆشێ ئەبێ پرۆژەی خزمەتگوزاری پێ جێبەجێ بکات. ئارام بەختیار، کوردستان 24 سلێمانی. بەشێک لە باخچە حکوومیەکانی کەرکووک بێ خزمەتن و بەهۆی ئاونەدانی نەمامەکان و شکبوونەوە هەندێکیشیان دەرگاکانیان هەر بەڕووی هاوڵاتیانە داخراوە. دوو پارکەکەی شاریش دراون بە وەبەرهێن بۆ ئەوەی کە خەڵک بۆ چوونە ژوورەوەش پارە لە هاوڵاتیان وەرەگرن و جگەلەوەی کە خزمەتێکی واشی. بەشێک لە باخچە حکوومیەکانی کەرکووکە بەهۆی ئاونەدان و خزمەت نەکردنیانەوە وشک بوونە و دەرگاکانیان بەڕووی هاوڵاتیان داخراون. کاکە ئاوی نادەن دوایەوە ئاوەکە دێنن سێ4 دار ئاوەدەن و ئەڕۆن حیاتەکەم پاچی ناکەنەوە باوتۆز بێ قورعان باقە بێ هەموو پەنجەرەکان داخ لەبەر بۆن و پیسی ئارەقی تیاخۆن و ئەنوە ئەشکال ئیش خراپە نابێ ئەوە ئەو کەرەبان جوانە چی لێ هاتووە بەتێ کاتێ خۆش بەسەر بێ بۆ چۆڕ وەڵی شۆنمان نییە لە کەرکوو هیچ جێگایەک نییە مناڵ ژن پیا و گەنج بۆ چۆ بچێ ئەو 200 ماڵ لێرانەیە ئەم حەدیقەیە هەبوو خەڵکێکە هات بۆ خۆی ئەوانان تێی دانشت مناڵەکان یاریان تیاکرا و ژنەمە بۆ چۆچی شوێنە دیگەورە لەم ناوەڕاستە 20 سۆرە لە ڕەحیماوە بۆ ئازادی بۆ ئەم دەوروبەرە بزانە هەیە هیچ حەدیقەیەتر نییە. ئەندامێکی گروپی خۆبەخشی کۆکارە 47,000 نەمامیان لە ماوەی 3 ساڵدا چاندووە. مانگی نوێی ئەم ساڵ 30,000 نەمامی دیکەیان ئامادەیە و ئامان گیانە ملیۆنێک نەمام لە کەرکووک بچێنن. پێچەوانەی حکوومەت هەر دارێک دەچێنن پلانی ئاودان و خزمەتکردنیشی بۆ دادنێن. دار نادینە شوێنێکی گشتی کە بزانین ئاو پێی ناگات ئێمە ئەیدینە تەنها ئەو شوێنەی کە ئاوی پێگات مەسەن پێش ماڵانە ناو گەڕەکەکان بۆ دائیرەکان بۆ مزگەوت و حوسینیە و کەنیسەکان ئەو شوێنەی کە زەمانی کە ئەکیدێک ئاوێدن بەڵام شوێنێکی شۆستەیەکە ئیشی حکوومەتی تێدایە مەسەلەن ئەوە بەی شێوەی نزیکی ناکەوینەوە شوێنێک بزانین ئاوی پێ ناگات زۆر جا داواکەن ئەڵێن بۆ جەزرە وەسەتیەکان یا مەسەن دەواازی شار ناکەن چونکە ئێمە دامەزراوی خۆبەخشی ناتوانین ئەو شوێنانە ئاوی پێ بگەین فنیزیکی ناکەوینە بەڵکو دارەکانمان نەفەوتی یعنی ڕێژەی نەخۆشی لە کەرکووک زۆر بەرزە بۆ بۆنی کەمی سەوزیەوە تەنانەت تاکەکان لە دەرونیان خراپە
چکە بەوەنی کەمی سەوزی و یانی تۆ بەم جادەیە ڕەتە بیچ دەرەوە ئەو خۆرە لێدەدا چیکارێکی سوخت خراپی هەیە بەسەر تاکەکانەوە. پشتگوێخستنی باخچەکان و گرنگجینەدان بە چاندنی نەماموای کردووە کەرکووک لە ڕێژەی سەوزاییدا سەدا 2 کەمتر بێت. ئەمە لە کاتێکدایە بە پێی ستانداردە جیهانیەکان پێویستە لە سەدا 15 بێت. هێمندەلۆ کوردستان 24 کەرکووک. چیرۆکی ڕزگاربوویەکی دەستی داعش دەکرێتە فیلمی سینەمایی و نووسری چیرۆکی فیلمەکەش کچێکی ئێزیدی کەمپیشاریایە. ئێستا دەست بە وێنەگرتنی فیلمەکە کراوە و ستافێکی نێوخۆی و بیانیش بەشداری لە بەرهەمهێنانی فیلمەکەدا دەکەن. بەشداربوانی فیلمەکە هیوا دەخوازن کە فیلمەکەیان لە فستیڤاڵە جیهانەکان وانگێش بکرێت. وێنەکەنا فیلمێکی سینەماییە بەحسە چیرۆکەکە کەچەکە ئیزدی دەکات و سەرهاتیاوێ چیرۆکێ لێ گۆڤەکە پەزیدە هاتیە ڕوودان لێ دەمێ شنگال هاتیە کنترۆلکردن ئەفکەچ دگەل خێزانە خۆش باڵداعشێڤە تێڕەڤاندن پاشان لە گۆڤەکێ و ژیاناگەل گەهرەکێ ژیان دەست پێ دەکات. فيلم بحساج او كاتشا يزيدي تشاوى يعني خو خلاص كشوي موقفي كفتيتي دا او ايك وبوشي تسوي تشتي رازي بدكو او تشتي يعني اوي داعش يجي طلب كري ويا ديتر من دفيت في تشيروكي يعني تشيروكا قالك بتشوك 2014 دا تشيبوي نيشا قالك جيهاني بدا بريا في صفاله ستافي كاري زور بياوان كردن و تيمكي بياني لقلواندايا نهال كومالگاه شاريا وێنەکردن بەردەوامە. ئەکتەرین فیلم ژبەرک و چیرۆک تراژیدیە بزەحمەتینن زمان. ڕاستی ئەس پڕ کێف خۆش بووم دەمێ دەبینم ستافێ نافخۆیی کارێکی جوان ئەنجام دەدات. تیمێن بجێئینەر ژە هەر سێ باژێرن سلێمانی و دهۆک و هەولێر هاتینە. ڕاستی ئەو کارێکی جدی ئەنجام دەدەن. تایبەتیت وی کێشەهەوای هاوینیە گەرمدا و البەرڤێتیشکا ڕۆژێ. گەلک خوشحالم بدل پاکێرا کار دەکەین. وان بهێڤینە کارێکی نمونە ئەنجام بدات و ڕۆڵی خۆ دبینیت وەکی کچەکە ئێزدی. ڕاستی کەس دۆرا کەچێکی ئێزیدی بەریە و گەلێکی زرم و زێواری دیە یعنی پژ مرە خۆشایین کە زۆری وا کەچکا ببم و ئەز تعبم نەفسییانژی لەنو تكافي وي جوي يعني او كاتشيكو زلم دين تتكافي وي جوي يعني لێ ساڵا 2014 داعش درباهەری مەزن لێ کەچ و جنێن ئێزدیان داهن ویەکێ چیرۆکێن دڵئێش و چافهێشتە نەدیتین پێخۆڤەهێڵان. ڕزگاربوویان دەستێن داعش چیرۆکێوان لێ تەوایە جیهانê dengê xwefeda û bûna balyozên aştî û dengê civaka êzdî jî. ئەو کارەسەتێک و سەرێوان دەهاتین وسا کرد و بێنە تۆمارکردن و ببنە چیرۆکەن جدا جدا و فیلمین سینەماییژی. مارشنگالی کوردستان 24 کۆمەلگا شاریە. ساڵانێکە چەندین کاری لەم شێوەیە ئەنجامەدرێت لە کوردستان و ئەتوانین بڵین کوردستان دەستی پێکردووە یاخود سینەمای کوردستان دەستپێکێتی ئێستا بۆ گفتوگۆکردن سەبارەت بە دۆخی سینەمای کوردی ئەم بەیانیە مەسعود عارف میوانی ئێمەیە کە هونەرمەندی سینەماکار لە ستۆدیۆی دهۆکەوە لە دهۆکەوە لەگەڵمان بەشدارە بێت. بەیانیت باش کاک مەسعود بۆ هیوایەکە بەیانێکی پڕوزت هەبێت. کاک مەسعود بەوە با دەست پێ بکەین کە ئەوە بینیمان کارێک بۆ کچانی یاخود بۆ دۆخی شنگال بۆ حاڵەتێک لە حاڵەتە زۆرەکانی کچانی شنگال کە بەسەریان هاتووە دەکرێتە فیلمێکی سینەمایی. با بزانین لە کاتێکدا کە هەموو کوردستان بەگشتی بە هەر چوار پارچەکەتوان بڵین باشترین لۆکیشنە و باشترین ئستۆریەکانی تێدایە دۆخی سینەمای کوردی لە چ ئاستێکە؟ بەڵێ ڕۆژ باش بێگومان سینەمایەک ji alavên here giring e di piyavê jiyanê de bû hemû civakên bi taybet civakên wekû me ku çendîn derbeserî bi serê wan hatin mînak ev şerê Daeş û ev çîrokên boyên alos ku bo dunyayan deyne diyarkirin. Me got welatê me Kurdistan hem lokeşinekê gelekê berz e hem jî gelek babet û çîrok têdane. Ya pêtivî devrikeda em li ser jêrxana aboriya sînemayê kar bikeyne ve
و دیسان ڕێکخستنە کە بخینەتناوە کارکردن بواری سینەمای دا و ئەvە بیتە ئەگەروێ چەندێ ئەم تشین بێژین دێمە بەرەف پێنگاوین gelek sanahîtir ve betebe ku bi gel hebûna kiyanekî me sînemayeka pêzav serbexwe hebîtin di nava hemî dinyayê da. بەڵێ کاک مەسعود بۆ دۆزی کورد ئەوەندەی کە سیاست کار ئەکات ئایا سینەما شەتوانێت بە هەمان ئەندازە یاخود بڵێین زیاتر لە سیاست ئەتوانێت هوەری حوتەم کاریگەری هەبێت لەسەر دۆزی کورد و ناساندنی هەموو جێنۆسایدانەی کە بەسەر کوردا هاتووە هەموو چیرۆکانی کە بەسەر کوردا هاتووە؟ gelek pisyareka balkêş e carekê em li vîstevaleka cîhanî bûyn me siyasetmedarekî Kurd dît ku vî siyasetmedarê Kurd got gelek tiştekê seyre di êk filmê sînemayî de kar kirbû ew film bû nêzîkî 44 welatên dünyayê şiya vîzê werbigirît û seredanê bike. Gotiye ev nêzîkî 40 sala ez biyavê siyasetê de kar kem min şiya ez bê siyasetê 4 cara vîzê werbigirme ve. Evet tevê wateye ku evrûke karîgerî û sihret nava sînemayê da. Ew hêzet nava sînemayê da em tişên gelek sanahî lê weku me gotî çawa em şirove û dîrasê serkeyne ve em gelek giringiyê bi taybet bi buarê dîkomantarî bideyne ve ev çîrokê bi serê netewame hatîne ve em ev ro bi çavkên kamera bi kwaliteka berz dişên dengê xwe rengê xwe nîşa hemî dinyayê bideyn. بەڵێ کاک مەسعود ئەوەی کە دەزانین مێژووی هەموو سینەما لە جیهانات تقریبان بۆ 130 ساڵ لەمەوە پێش ئەگەڕێتەوە و هەنگاوێکی زۆر دوور و درێژ نییە بەڵام لەگەڵ ئەوەشە کاریگەریکی زۆر تەواوی لەسەر کولتوری وڵاتان هەبووە تا چەندە سینەمای کوردی ئەتوانێت لەناو ئەو مێژووی کە سینەما بەگشتی هەیەی دەست و پەنجەی خۆی نیشان بدات جێپەنجەی خۆی هەبێت. بگومان اول ولتا کاری کریه و وقتی آباجه پکریه و بو صدو تشتک سالا انبر خوب دینی افریقا سینما چه آسته دناوان نتوایان دناوان جواکا دا لو مدست پکی دا گوت پیتویه ام کار کرن لسر جرخان آبوری سینمای بکن ام کار سروی چنده بکنه و ام چاوا سینمای بکنه سازیه کو اف سازیه ام همود زانین پیتویاوی به خرجیم باشه پیتویاوی به لوکیشنین برفره هیا و تب کرتاسی هم بجین دوید ام پاره که مزی خیت نوا سینمای دا و ریخستنه که باش نوا سینمای دا بکن و پاشی ام بین دنوا جواک خدا بازاره که بو سینمای چکینه و جه داخله کو ما پرتو بلاف کری افتشته یعنی و تا اگرم بجین جرخانه که گلک پیش جینه ها بیت دانان به همی کابینن حکومت هریما کردستان هاتیه کرن جاودانه که تا راده که هبویه لی رنگ ریخستنامه جی روی شوه هیز نبویه و دیسا جی ما بازاره که خورتنینه که هم بشین وان کارت خودنا وای بازاری دا سپورت بکین و بکین پاره که دوباره ام کارت دا بکینه و بو سینماه بو چون عمل لو افریقا گله گرینگ ام جدی پنگابه بوی چنده پاویجینه و وکو تا آماجه پکریه و ام همو دزانین گرینگی سینمای چنده و ام همو جد زانین دیروکا سینمای دا اف جنگین جهانی تاتینه کرن بچافکین کامیرا هاتینه وینه کرن او نتوه افریقا شانازن بوی دیروکا وانا بخوچه کریه و لی ام دی تجربه خواه 30 سالیا ویرش دا بجین تانها من پنگابت بیر رنگی جدینه دیتینه سیویت کم پنگابن جدیتر بینه هابتن جبرکو بابت سینمای بابت که گله که هستیار و گرینگ و یه مزنه باشە کاک مەسعود ئەوەی کە ئێمە لەبارەی هوەری حوتەمەوە ئەیزانین سینەما ڕەنگە گلەیی زۆربەی زۆری دەرهێنەرەکان وانەی کە لە بواری سینەما بە شێوەیەکی ئەکادمی ئەخوێنن گلەیان بودجە بێت کە بودجەیەکی زۆر زۆری ئەوێت بە ملیۆنەها دۆلاری ئەوێت بۆی کە تۆ ئەتەوێت دووبارە ژیانێک زیینوو بکەیتەوە باسی چیرۆکێک بکەیت بەڵام لەگەڵ ئەوەی کە بودجە کێشەیە ڕەنگە لە کوردستان بۆ ئەو بابەتە لەگەڵ ئەوەشە تا چەندە هاوڵاتیان گرنگیان بە سینەما نەداوە ئەگەر ئێمە بۆ نمونە 8 میلیۆن کەس بووینایە ڕەنگە گەر فیلمێکمان بکردایە 4 میلیۆن کەس ببینایە بە فرۆشتنی بلیتەکانی زۆر زیاتر بودجەیەکی باشتریشی هەبووە تا چەندە ئەتوانی بڵین ئەم کێشەیە تەنیا نەکەوتۆتە ئەستۆی حکوومەت بەڵکو خەڵکی خۆشمان گرنگی بە سینەما و بینینی فیلمی کوردی نادا. بله ما بو چی بحثوان هر سی خالا کرده و آماجه کرنا ما بی چنده کو وقتان بجین او پاره زبلاح یعنی او بودجه گلک مزن فیلم که بیتا مزاختن
مەبەستامش ڕێکخستنی ئەvەیە و بەری وێ چەندین پێنگاف هەنە پێنگاڤون کو تو چاوە دەستپێکێدا چیرۆکێکە هێژا و چیرۆکێکە باش بینیم بەریاوێ کورتیاوێ چیرۆکێ چییە پاشینکێ دانانە سیناریوەکە باش بووی کاری پاشی هێدی پارە لێ بێنە مەزاختن بڕێە هەبوونە کۆمپانیاکە باش ئەگەر ئەم vê بەراوردکەینەوە ڕاستە چونکە مە کاری سینەمای gelek berfireh nekiriye me neşiye em bînerekî sînemayê jî baş çêkeyineve lê berawirdî gel hebûna dihan kompanyên xudan pare û sermaye û sermayedarî vî welatî da pêtiviye ev hemîl kulturî xwe bine xudan ev kompanya cidî bîr wê çendê bikeneve em hetan û kebû çî nebûyne xudanê xwe hebûna kompanyayeka sînemaiya taybetmend mebesta min jêrxan ya aborî ev ye ku em bişên pareyekî ji van kompanya bînî bixînet nava vî biya vê girî de çunke hemî dinyayê wisa ye dîsa jî li ser em bêjîn dezgehên ragihandinê em li ser wan sapîneve ku li hunerê xwe Kurdî bibine xudan li çîrokên xwe bibine xudan lûşîna em biçîn بۆ نمونە çi ev zincîrin dublaçkirî bin yan ev filmê sînemayên welatên biyanî bînîn em xwe di nava xwe da wekû dezgehên ragihandinê cex servê çendê bête kirin salane budceyeka taybet bête destnîşankirin ku ev kare pê bête encamdan ber wê jî de rast e wexta tu pêgavekê pavê jî bijî filmekê sînemayê ez ê çêkem nêzîkî 40 milyon dolara yan 20 milyon dolara lê biçî gelek e lê eger hatu me berî wê rêxistineka baş kirbît ez bawer dikem dê dîtin ya zelal bît ku tu dê şêy bi sanahî wî pareyê dubare zivrîneve di navayê kompanyayê de û hosa temîla xwe dete pirêvebirin. بەڵێ زۆر سپاس دەکەی مەسعود عارف هونەرمەندی سینەماکار کە لە دهۆکەوە لەگەڵمان بوویت بەو هیوایی کە هونەری حوتەم هەم وەکو ژێرخانێکی ئابووری و هەم وەکو بەرەوپێشچوونی دۆزی کورد زیاتر لە جیهاندا بناسێنرێت و بتوانێت خزمەت بەگەلی کورد بکات ئەم بەیانێ لەگەڵمان بووی سپاس دەکەم. دەینە سەر ئەو بابەتەی کە لە سەرەتای پرۆگرامەوە کورتێک یاخود ناونیشانێکم لە بابەتەکە پێدان ئەویش بوونی پزیشکێکی تەمەن 84 ساڵی ئەمریکیە کە دوای خانە نشینبوونی ڕوو لە هەرێمی کوردستان کردووە وەک پزیشکێکی خۆبەخش ئەو هەڵەستێت بە چارەسەرکردنی کەیسە هەستیارەکان و سەختەکانی گورچیلە و شێرپەنجە و ئەو 15 ساڵە کە لە سلێمانیەوە تەنانەت دەهێندە لەگەڵ دابوونەرێتی کوردستان ڕاهاتووە و توێتی گەرمردم من بنەوە بۆ ئەمریکا لە کوردستان ببێش. کەیسە هەستیار و قورچەکانی گورچیلە و شێرپەنجە ئەو یەکلایان دەکاتەوە. لەگەڵ دکتۆر ئالا بڕیار لەبارەی دوو نەخۆشەوە دەدەن کە نمونە لە گورچیلیان وەرگیراوە. مایکل زیاد لە 14 ساڵە لە سلێمانیە و وەک پزیشکێکی خۆبەخش خزمەت بە مرۆڤایەتی دەکات. لە ساڵی 2003 بۆ 2004 هاتوومەتە هەرێمی کوردستان بە بەشداری لەگەڵ دکتۆر ئەنوەر شێخە. لەو کاتەدا حکوومەتی ئەمریکا ئەیویست ژێرخانی تەندروستی بۆ عێراق پتۆ بکە. سەرەتا لە مووسڵ کارم دەکرد. دواتر هاتمە دهۆک و لەوێ هاتینە هەولێر و سلێمانی و تا ئەم قۆناغە کار دەکرد. سەرباری ئەوەی 80 ساڵ تەمەنی تێپەڕاندووە بەڵام بەردەوام بە دوای زانستی نوێدا دەگەڕێت تا بتوانێت بە زووی و بە ئاسانی جۆری شێرپەنجە و نەخۆشیەکانی گورچی لێ دەستنیشان بکات. ئێمە لە سەرەتاوە گەشەماندا بە بەشی زانستی نەخۆشیەکان لە نەخۆشخانەی هیوە. لە نەخۆشخانەی شۆڕش تاقیقەی پێشکەوتو هەیە بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکان. هەروە لە ناو نەخۆشخانە لە سنتەری ڕاهێنان خوێندکاران زانیاریان لەگەڵدا ئاڵوگۆڕ دەکرێت. بە گوتەی پزیشکان مایکل لەگەڵ دابوونەریتی کورد ڕاهاتووە بە زۆری حەزی بە ئەحمەداوایە لە سنووی هەڵەبجە. تەنانەت زۆر جار باسیەوەی کردووە کە کۆچی دوایی کرد ئەوە هەر لەوێ بنێژێت و نەیبەنەوە بۆ ئەمریکا. حەزەکە کۆتایی ژیان یا کە لە ئیشی ئێرەکەم بیەوە لە هەورامان بژی
یعنی زۆر حەزی بە ئەحمەداوە زۆر و حەزەکە لەوێ بژی و تر بڵم لەوێ بنێژرێ ئەویان جارێ هیچ دیاری نەکە بەس بەڕاستی حەزەکە لێرە بێ هەموو شتێکی لێرە بێ لێرە بمرێ لێرە بنێژرێ و بەتابەت لە هەورامان بێ. پزیشکە خۆبەخشە ئەمریکیەکە جگە لە دەستنیشانکردنی حاڵەتە قورسەکانی شێرپەنجە دەیەوێت ئەو زانستەی کە هەیەی تا پێشمردنی بیگەێنێت بە تەواوی پزیشکان جا لە هەر جێگایەک بن. دیار جەمال کوردستان 24 سلێمانی. بەم شێوە هاتینەوە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی بەیانی 24مان بۆ هیوایی کە بابەتەکانمان بەدڵی ئێوە بێت. سپاستانەکەم کە ئەم کاتژمێرە لەگەڵ منابوون و بینەر و بیسەری بابەتەکانی پرۆگرام بوون تا بێگەشتنەوەیکی دیکە لە نێوان ئێمە و ئێوە لە هەفتەی داهاتوو بەخواتان ئەسپێرم ماڵتان.